میوانمان ئارام ڕەسوڵ مامەند شرۆڤەکاری سیاسی کە لەگەڵمان لە لەندەنەوە بەشدارە. سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. پێش هەموو شتێک جەنگی ئیسرائیل و ئێران زیاتر پەرەئەسێنێت؟ لەسەرەتادا سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24. هەتا ئەم ساتە وەختە کە 8 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر جەنگی نێوان ئیسرائیل و ئێراندا، لە ڕووی پێناسەی نێودەوڵەتیەوە دەتوانین بڵین کە ئەمە تەنها جەنگی نێوان دوو وڵاتە، بە واتای ئەوەی کە ڕاستەوخۆ هیچ لایەنێکی تر و هیچ دەوڵەتێکی تر چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕاگەیاندنی بەشداریکردن لەم جەنگە بەشداریان نەکردووە. ئەمە لە کاتێکدایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر بە شێوەیەکی فراوان لە ڕووی میدیاییەوە و لە ڕووی دیپلۆماسیەوە لەم جەنگەدا بەشدارە. بەشداریکردنی ئەمریکا بەشداریەکی سەربازی نییە، بەڵکو بەشداریەکە بە ئاراستەی ئەوەی کە چاودێری جەنگەکە بکات و چاودێری دەرەنجامەکان بکات و خۆ ئەم جەنگە زیاتر پەردەستێنێت؟ بەڵێ، هەروەکو ئاماژەمان پێدا لەوەی کە تا ئێستا ئەم جەنگە تەنها جەنگی نێوان دوو وڵاتە، جەنگی نێوان ئیسرائیل و جمهوری ئیسلامی ئێرانە و لایەنەکانی تر هیچ لایەنێک بە فەرمی چ لە ڕووی بەشداری سەربازیەوە چ بە ڕاگەیاندنی جەنگ ڕای نەگەیاندووە کە بەشداری دەکات. بەڵام ئەمە دەلالەت لەوە نییە کە ئەم جەنگە چاودێریەکی وردی لەسەر نییە، کە گرنگترینیان لەوانە لا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و ئیدارەی ئێستای ئەمریکا و خودی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپە کە تا ڕادەیەکی زۆر لە ڕێگای پەیامەکانیەوە وەکو لایەنی سێەم و وەکو لایەنی چاودێر خۆی نیشانداوە و هەندێک جاریش ئەگەرەکانی بەشداریکردن و تەنانەت ئامادەکاریەکان لە ڕووی سەربازیەوە بۆ بەشداریکردنیش هەندێک جار ئاماژەن بۆ ئەوەی کە ئەگەر پێویستکات ئەمریکاش و سەرۆک ترامپ ئەتوانێت بڕیاری بەشداری بوون لەم جەنگە بدات. بەڵام تا ئەم ساتە وەختە ئەم جەنگە بینی دوو دەوڵەتە و لەوە فراوانتر نەبووە. باشە کاگارە، ئیسرائیل بەتەنیا ئەتوانێت بە هێرشی ئاسمانی ئامانجە سەرەکیەکەی لە ئێران بەدەست بهێنێت کە لە ناوبردننی وێزگە ئەتۆمیەکان و بەگشتی لە ناودانی بابەتی ئەتۆمیە لە ئێران؟ ئەگەر چی لە ماوەی 8 ڕۆژی ڕابردوو و بە تایبەتیش لە ڕۆژانی ئەوەڵ و دووەم ئیسرائیل گورزی زۆر گەورەی لە ئێران وەشاند، بەڵام تا ئێستا ئەم واقعە معلوم بووە دەرکەوتووە کە ئیسرائیل بەتەنیا بەو تەکنۆلۆژیا و چەک و ئەسلحەی کە هەیەی ناتوانێت بە تەواوەتی پرۆگرامی ئەتۆمی ئێرانی لەبین ببات و وەکو ئامانجی استراتیژی و سەرەکی خۆی کە داینابوو بۆ ئەم جەنگە ناتوانێت ئەم ئامانجە بپێکێت. باشە، جەنگی ئیسرائیل و ئێران بە کۆتایی هاتنی یەکێکیان کۆتایی دێ یان هەر لەو چوارچێوەیە ئەمێنێتەوە وەکو ئەوەی کە لە نێوان رووسیا هەیە و لە نێوان ئۆکرانیا ڕوویداوە ئێستا؟ نەخێر، ئەم جەنگە دەبێت دەرەنجامی هەبێت. دەرەنجامەکانیش یان ئەوە تا دەبێت لایەنێک لە لایەنی جەنگ سەر بکەوێت، یان ئەوە تا دەبێت لەسەر مێزی دانوستاندن جۆرێک لە ڕێککەوتن بکرێت کە ڕەزامەندی هەم لەلایەک ئەمریکای لەسەر بێت و هەم ڕێککەوتنێکی وابێت کە جارێکی تر لە داهاتوودا ئەم دوو دەوڵەتە و ئەم دوو لایەنە ڕانەکێشرێنەوە نێوان جەنگێکی تر و دەبێت جۆرێک لە ڕێککەوتن بێت کە کۆمەلگای نێودەوڵەتیش لەسەر ئەوە ڕازی بن کە بەرنامەیەک بۆ سنووردارکردن یاخود بۆ نەهێشتنی تواناکانی ئێران بۆ پەرەپێدان بە چەکینەوەی و پیتاندنی یۆرانیۆم لەخۆ بگرێت. بۆیە بێگومان من پێم وانە ئەم جەنگە دەبێتە جەنگێکی درێژخایەنی وەکو جەنگی نێوان رووسیا و ئوکرانیا. تر دەتوانین بڵین ئەو وڵاتانەی کە پشتیوان و لایەنگری ئێرانن ئەمانە هەتا ئێستا هیچ جۆرە ئامادەیەکیان نیشان نەداوە
کە لەوەی کە پشتیوانی لە ئێران بکەن بۆ جەنگێکی درێژخایەن. باشە کاگاران باسی ڕێکەوتنت کرد کە ڕەنگە ڕێکەوتنێک بێتە ئاراوە. اینجا بڕیارە ئەمڕۆ وەزیرانی دەرەوەی ئێران، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا لە جنێڤ کۆ ببنەوە. ئەم کۆبوونەوەی ئەتوانین بڵێن شتێکی لێ سەوزە بێت، ئەو ڕێکەوتنە بە دوای خۆیان ئەهێنێت، دەرگایەکی باشە بکرێتەوە. بێگومان هەر هەنگاوێک بە ئاراستەی دانیشتن و کۆبوونەوە هەنگاوێکی ئیجابیە لە گەیاندنی بۆچوونەکان، لە گەیاندنی هەڵوێستەکان لە ئێستادا لە دوای 8 ڕۆژ لە جەنگ. من پێم وایە وەزیرانی دەرەوەی ئەم وڵاتانەی کە لەگەڵ ئێران کۆ دەبنەوە و زۆر بە تایبەتریش ڕۆڵی دەتوانین بڵین بەریتانیا و وەزیری دەرەوەی بەریتانیا کە بەشداری دەکات زۆر گرنگە لەوەی کە لە ئێستادا هەم ئەبێ هەم ئەو پەیامانەی کە ئەمریکا هەیەی بۆ ڕێککەوتن مەرجەکان و پەیامەکان بگات بەلایەنی ئێرانی و هەم لێرەدا خوێندنەوەش بۆ نیەتی ئێران دەکرێت لەوەی کە تا چەند ئامادەیە بێتە ناو دانوستانێکی حەقیقیەوە بەڕێککەوتن. لەبەر ئەوەی نابێ ئەومان لە بیر بچێت سەرۆکی ئەمریکا 6 ڕۆژ مدەیدا بە ئێران بۆ ئەوەی کە لە ڕێگای گفتوگۆ ڕێککەوتن بکرێت، بەڵام دواتر ئێرانیان بەوە تۆمەتبار کرد کە یاری بەکات دەکات و ئامادەی تەواوی نییە و داواکاریەکانی سەرمێزی دانوستان. جەناب داماژە بۆکەی ئەگەر ئەمریکا بچێتە ناو دانستانن، بەڵام لێرە پرسیارێکی تر هەیە تەواوی دنیا پێوەی سەرقاڵە کە ئەمریکا ئەگەر بچێتە ناو جەنگەکە چی ڕوو ئەدات؟ نەچێتە ناو دانستان و بچێتە ناو جەنگ. ئەوەی کە ئاشکرایە تا ئێستا ئەوەیە کە سەرۆک ترامپ ئەوەی هەڵبژاردووە کە دەرفەت بە گفتوگۆ بدات و بەداخەوە ئەگەر بێت و دانوستان سەرکەوتن بەدەست نەهێنێت، ئیختیاری دووەم کە لە سەرمێزی سەرۆکی ئەمریکایە بەشداریکردنە لەم جەنگە. بەشداریکردنەکەش بێگومان ئەگەر هاتوو ئەم ڕێگایە هەڵبژێردرێت ئەمە بەڕاوێژ دەبێت لەگەڵ دۆست و هاوپەیمانەکانی خۆی و حتا لەگەڵ ئەو لایەنانەش کە لەوانەیە جۆرێک لە پشتیوانیان بۆ ئێران هەبێت لەوەی کە ئایا بەشداریکردنێکی سنووردار دەبێت یاخود بەشداریکردنێکی فراوان. من بە بۆچووری من پێم وایە ئەگەر هاتوو دانوستانەکان نەتیجەی نەبێت و ئەم ترامپ ئەم اختیارە هەڵبژێرێت کە بەشداری لە جەنگ کات، بێگومان لە سەرەتادا بەشداریکردنێکی ئەبێ سنووردار بێت و دەبێت بە ئاراستەی ئەوە بێت کە تەنها ئامانجلەی لە ناوبردنی تواناکانی ئێران بێت بۆ پەرەپێدان بەچێکی نەوەوی. ئەمەش لە هەمان کاتدا بەڕاستی ئاسان نییە لەبەر ئەوەی ئەبێ هەڵسەنگاندن بکرێت بۆ لێکەوتەکانی ئەم جۆرە بەشداریکردنا بۆ لە ناوبردنی ئەم جۆرە پرۆگرامە. باشە کاگارام، ئەگەر جەنگێک ڕوو ئەدات، کاتە جەنگێک ڕوو ئەدات 1001 لێکدانەوەی بۆ ئەکرێت. یەکێک لەم لێکداناوانەوە یەکە ئیسرائیل چەند جارێک ڕایگەیاندووە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داڕژنەوە. ئەو هێرشانی کە بۆ سەر ئێران ئەکرێ بەشێکە لەوەی کە ئیسرائیل چەند جارە ڕایگەیاندووە لەبارەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕاستە سەرۆکوەزیرانی ئیسرائیل چەند جارێک ئاماژەی بە گۆڕانی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوە، بەڵام ئەم ئاماژەیە بەڕاستی چەندین شرۆڤە و لێکدانەوەی جیاواز هەڵدەگرێت. بۆ نمونە لەوانەیە یەکێک لەو لێکدانەوانە ئەوە بێت کە ئەگەر هاتوو دەسەڵاتی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لاواز بکرێت و تواناکانی لەبین ببردرێت، بۆی هەیە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری بێت لە پرۆسی هەژمونی ناوچەگەری هێجەمۆنی منتیقەکە لەلایەن ئێرانەوە. پێم وابێ ئەو خواستەی کە لەوانەیە ئەگەر خواستێکی شاراوەش لە پشت ئەم دەربڕینەی سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە هەبێت، لە ئێستادا ئەمە کارێکی زۆر زەحمەتە بۆ ئیسرائیل و ئیسرائیل لەوانەیە ئەم کارەی هەرگیز بەتەنیا پێ نەکرێت. بۆیە ئێمە بە بۆچووری من زۆر گرنگە ئێمە تەرکیز و شرۆڤەمان لە ئێستادا لەسەر ئەو واقع حالە بێت کە ڕوو دەدا. ئەویش جەنگەیە کە ئێستا لە ماوەی 8 ڕۆژە دەستی پێکردووە و دەرفەتێکی 2 هەفتەیی دیاری کراوە بۆ ئەوەی کە دانوستانێک لە نێوان ئێران و ئەمریکا و ئەم لەیتر کە بەشدارن بەڕێوە بچێت. من پێم وایە دەستنیشانکردنی ئەم 2 هەفتەیە جۆرێکە لە هەم بە گفتوگۆ هەم بۆ ئەوەی کە سەرۆکی ئەمریکا جارێکی تر بە هەموو جیهان بڵێ کە دەرفەتی بۆ دانووساندن کردوتەوە،
ئەگەرنا لە دوای ئەوە بیر لە اختیاراتی تری بەردەمی بکاتەوە ئەویش لە بەشداریکردنی سنووردار یان بەشداریکردنی فراوان جەنگە. بەڵێ سپاس دەکەین شرۆڤەکاری سیاسی لە لەندەنەوە ئارام ڕەسوول مامەند میوانی کوردستان 24 بووی.